خۆشەویستان لەم تۆرەدا باس لە بڕینی ڕێگی ددان دەکەین، باس لە هۆکارەکان و باس لەوە دەکەین کە چ نیشانەیەک بە ئێمە دەڵێت کە پێویستە ڕێگی ددانێک بپەردرێ، باسی تەمەن و باسی چەندین بابەتی دیکە دەکەین لەگەڵ دکتۆرە لینا ئومێد پسپۆڕی نوشتەرگەری ددان کە ڕاستەوخۆ لە سەدیۆ میوانی ئەمێ. دکتۆرە بەخێر بێیت، سپاس بۆی لەگەڵمان ئامادەی. دکتۆرە با بە یەکەم جا بەگشتی بزانین بڕینی ڕێگی ددان چییە؟ بڕینی دەماری ددان چییە؟ هەمان شتن جیاوازن یاخود چی؟ بڵێ هەردووکی هەمان شتن. خۆی سەرتا پێویستە ڕێگیدان چ کاتێک پێویستەکە کە ببڕدرە کاتێک کە دەماری دانەکە ئیلتیهاب بکات. بۆ نمونە ئەمە پێست ئیلتیهاب بکات یا ئیلتیهابی خۆین و کۆمەڵێ نەخۆشی ئیلتیهاباتێک کە ئەتوانین بە عیلات چارەسەری بکەین. بەڵام تا ئێستا چارەسەری ئەوە نەدۆزراوەتەوە کە ئەگەر دەماری دان ئیلتیهاب بکات بە عیلات چارەسەر بکرێت. بۆیە ئێمە ناچارین کە دەماری دانەکە دەربکەین. ئەمەش بە چەند هۆکارێک دەماری دانەکە تووشی ئیلتیهاب بێ. بۆ نمونە کاتێک کە بەکتریا ئەگاتە دەماری دانەکە، ئەویش لە چەند ڕێگەیەکەوە. بۆ نمونە لە بەشی سەرەوەی دانەکە کاتێک کە کلۆرە بێت، لەم کاتەیە کە تەنها ڕەشە بێتەوە یا کاویتێک دروستە بێ دانەکە چاڵە بێ، هیچ ئازاری نییە، کێشەی نییە، نەخۆشەکە ئەتوانێت کۆنتترۆلی بکات بۆ پڕکردنەوە. بەڵام ئەگەر هەر پشتگوێی خست زیاتر کلۆر بوودانەکە، ئەو بەکتریانەی کە لە ناو کلۆری دانەکان ئەچنە ناو عەسەبی دانەکە و بەمەش دەمارەکە تووشی ئیلتیهابە بێت. یا کاتێک کە دانەکە زەبرێکی بەرەکەوێت، درزیان شکانی تا دروستە بێت، ئەمەش دووبارە ڕێڕەوێک دروستەکات کە بەکتریا بە ئاسانی بتوانێت بگاتە دەماری دانەکە. ئەمە لە بەشی سەرەوەی دانەکە. هۆکارێکی ترمان هەیە کاتێک کە ئەو پووکەی لە چواردەوری دانەکەی ئیلتیهابی زۆرەکات، گیرفانەیەک لە بینی ڕێگی دانەکە و ئەو ئێسکی کە دانەکەی بەستۆتەوە بە لەوروبەریەوە گیرفانەیەک دروستە بێت کە لە ڕێگەی ئەم گیرفانەیەوە بەکتریاکان ئەتوانن بگەنە کۆتایی ڕێگی دانەکە. لە کۆتایی ڕێگی دانەکەیە ئەلێرەیە دیارە دەرچەیەک هەیە پێڵێن فۆرامین. لەو فۆرامینەوە ئەتوانێت بچێتە ناو دەماری دانەکە و دووبارە دەماری دانەکە تووشی ئیلتیهابات بکات. لەم حاڵەتانەیە تەنها بە دەرهێنانی دەماری دانەکە و بڕینی ڕێگی دانەکە ئەتوانین کێشەکە چارەسەر بکەین. دکتۆرە، نەخۆش یاخود تاک چۆن بزانێت کە ئەم بەکتریایە گەشتووەتە ڕێگی ددانی و پێویست بە بڕینەوە دەکات؟ چەند نیشانەیەک هەیە دەریەخات کە دان پێویستی بە دەمار بڕینەیەکێ لەوانە نەخۆشەکە ئازارێکی زۆری هەیە و بەردەوام بەبێ هیچ هۆکارێک، ینی بەبێ ئەوەی کە نان بخوات، بەبێ هیچ شتێک لە پڕ ئازارێکی زۆری لێت، یان ئازارەکە بە شێوەیە کە شەوان لە خەڵ خەبەریەکاتەوە و یان بۆ نمونە کاتێک گەرمی و ساردی ئەخوات، خۆمان ئاسایی کاتێک کە ساردەیەکە خۆین تەزویەک بەدانمانایەت، ئەوە شتێکی نۆرماڵە و یەکسەریش نامێنێت. بەڵام کاتێکم ئازارە بەردەوامە بێ دقەیە دوو دقە دوای ئەوە هەر بەردەوامە ئازارێکی زۆرە، ئەوەش هەر یەکێکە لە نیشانەکان کە ئەوەی دەمارەکە ئیلتیهابی کردووە. یان زۆر جار لە کاتی جوین و گازگرتنە ڕێگی دانەکە ئازاری هەیە، ئەوە زۆر جار نیشانەیە بۆ دروستبوون کیس لە ڕێگی دانەکەیە و زۆر جاریش ئاوساوی، بۆ ئاوساوی لە بەشی سەرەوەی ڕووماتیان لێرەوە کە هەڵبەتە هەموو ئاوساوێکیش نیشانەی ئەوە نییە کێشەکە دان بێت، بەڵام یەکسەر دیارە کەسەکە دانی ئازاری هەیە، بۆنە لە بەش سەرەوەدانێکی ئازاری هەیە و ئێرەی ئاوساوە، ئەوە یەکسەر دەریەخات کە دەماری دانەکە ئیلتیهابی کردووە. دکتۆرە، هەندێک دیمەن دێنە سەر شاشی NRT، ئەمەوێت بەگشتی باسی ئەم دیمەنانەمان بۆ بکەی، بەگشتی ئەمە چ جۆرە نەشتەرگەریەکە کە ئەنجامەدرێ، ئەوەی کە ئێستا ئەکرێت چییە؟ ئەمە دەمار بڕینی دانەکەیە. دوای ئەوەی کە دەماری دانەکەمان بڕی و طبعاً درێژی دانەکە ئەوانە دیاری ئەکرێت و ئەبێ پاک بکرێتەوە ناو دەمارەکە، یعنی هەموو ئەو میکرۆبانەی کە لە ناو دەمارەکە ئەبێ دەربهێنرێت و دواتر شۆرین بۆ ناو کەناڵی دانەکە ئەکرێت. ئەو موادی کە بەکارهێنرێ بۆ شۆرین کوالێتیەکەی زۆر گەنگە، نەک تەنها بۆنە بە نۆرماڵ سەلاین دانەکە بشۆیت و ئیتر تەواو پێرفێکتە نە، ئەبێ هەموو ئەو بەکتریانەی کە لە ناو کەناڵەکە بهێنرێتە دەرەوە. اینجا بۆ ئەوەش تەنها بڕینی دانەکە بەس نییە، ئەو دیواری کە لە ناوەوە دەوری دەماری دانەکەیەوە زۆر جار بەکتریا ئەچێتە چینی یەکەمی ئەو دیوارەش، بۆیە ئێمە ناچارین چینی یەکەمی لێ بگرین. چینی یەکەمی دانەکە؟ چینی یەکەمی ڕووی ناوەی ڕەگەکە دوای ئەوەی کە دەمارەکەمان دەرکرد
چینی ناوەوەی ڕێگی دانەکە ئەبێ چەند چینێکی لێ ببڕین ئیتر بەبڕی پێویست چکە ئۆڤەر پریپەرێشنیش باش نییە تەمەنی دانەکە کورتەکاتەوە دوای ئەوە دەمارەکەمان پاک کردەوە شۆرینمان بۆ کرد مادەیەکی تەحقیمی تیادا ئەنرێت کە ئەوە زۆر زۆر گرنگە کوالێتیەکەی ئەبێ زۆر زۆر باش بێت و دوای ئەوە کۆتن و دوای ئەوە دەرمانی کاتی چونکە زۆربەی دەمار بڕینەکان ئەکرێن بە دوو جەلسە ئەوە ئیتیابی دانەکە زۆرە لە یەکەم جەلسە ناتوانێت قەپات بکرێت دانەکە بە تەواوەتی وشک ناکرێتەوە لەبەر ئەو پێویستە بکرێ بە دوو جەلسە جا دوای جەلسە یەکەم کە نەخۆشەکە ئەچێتەوە بۆ ماڵەوە بۆ نمونە ئەبێت چنی بێت بێ جەلسەکان حەسەب جاری وایە 48 ساعت دوو شەڕۆژیان هەفتەیەک حەسەب کەیسەکە لەم هەفتەیە هیچ ڕێنماییەکەیە نەخۆش پێویستە ڕەچاوی بکات لە بینی جەلسەی یەکەم بۆ جەلسەی دووەم بەڵێ بۆ نمونە کاتێک ئەڕواتەوە نەک هەر بۆنە بۆ بڕینی ڕێگیدان دانپڕکردنەوەی هەشتێکە پێویستی بە بەنجە بە تایبەتی دانەکانی خوارەوە لێوی زمانی هەموو ئەو ناوەی کە ئیشەکەی تیاکراوە هەمووی بەنجە بێت بۆی باشتر لەسەر ئەو لایەنان نەخوات تا بەنجەکە بەریات چونکە بەنا ئاگا گازی لێگرێت و برین دروستەکات و زۆر جار دوای جەلسە یەکەمیش ئازارێکی خەفیفکە هەبێت ئەوە ئاساییە و زۆر جار ئەگەر پێویست بکە دکتۆرەکە خۆی ئەنتیبایۆتیکیان ئازارشکیانەکان نووسێ بۆ نەخۆش و دوای ئەوە کە هاتەوە بۆ جەلسەی دووهەم ئەگەر ناو دەمارەکە هیچ ئیلتیهابی تیان نەمابوو هیچ کێشەیەکی نەمابوو بە تەواوەتی درای بوو ئەو کاتە ئەتوانێت بە شێوەیەکی هەمیشەیی پڕ بکرێتەوە اینجاوە باشترە کە ئەو دانانەی دەماریان بۆ ئەبردرێ کیف بکرێن چونکە بتەوێت نەتەوێت لە چاودانێکی نۆرماڵ و هێڵتا کەمێ زایفترە باشە باس لەو جیاوازیەش دەکەین بەڵام ئەم شێوازی نەشتەرگەریە دکتۆرە پێویستی بە کێشانی ددانەکە ئەبێت یعنی پێویستەکانە خۆشدانی بکێشێ بۆ ئەوی ڕێگەکەی ببڕێ یاخود بە ڕێگایەکی دیکە ئێوە نەخێر هەر وەکو لە ڤیدیۆکەیە دەرکەوت سەرەتا دەرچێک لە بەشی سەرەوەی دانەکە دروست دەکرێت بەڵام ئەو دەرچەیە کە دروست دەکرێت تا چەند بچووکتر بێ باشترە یان بەس بڕی پێویست لە کلۆری دانەکە لا ببرێت بۆی بگەینە دەماری دانەکە چونکە ئەگەر زیادە ڕۆی لە لابردنی دانەکەیە بکرێت دواتر تەمەنی دانەکە کورتە بێت دکتۆرە لە چ کاتێکدا ئەتوانین پەنا نەبینە بەر بڕینی ڕێگەکە واتە ئەتوانین بەدیلێکی بۆ بدۆزینەوە وەکو چارە سەرێک بێ وەکو دەرمانێک بێ نەگاتە ئەو ڕادێکە ڕێگی ددانمان ببڕینەوە وەکو سەرەتا پێم وتی کە دەماری دان ئیلتیهابی کرد هیچ عیلاجێکمان نییە کە بتوانێت ئەم ئیلتیهابە ڕابکرێت ئللا ئەبێ دەماری دانەکە دەربکرێت تەنها کۆمەڵێ شتەیە کە ڕێگە هەیە بۆ خۆپارێزی باشە ڕێگەی خۆپارێزەکانمان بۆ ڕوون بکەیتەوە بەڵێ ئەبێ نەخۆش هەموو 6 مانگجارێ سەردانی پزیشکیدان بکات لەبەر ئەوەی هەموو کێشەکانی دەمی دیاری بکرێت ناودەمی دیاری بکرێت و چار سەرکردنی کێشە سەرەتایەکان تەبعاً ئاسانترە تا ئەوەی بگاتە قورستر و ئەوانە ئەو ڕۆتیناتی ڕۆژانە شوردنی دەمودان بە فڵچەی سۆفت بە شێوازێکی دروست چونکە هەنێک کەس هەیەڵێ دەمودان مەشۆم بەس بەردەوام ئەیشۆم بەس هەر کلۆرە بێ هەر کێشەی هەیە شێوازی دروست زۆر زۆر مهمە چونکە ئەگەر بە شێوەیەکی نادروست بیشۆیت لە جیاتی سوود زیانیە بێت و بەکارهێنانی پەتیدان چونکە ئێمە کە فڵچەیدان بەکارهێنین ڕووی دەرەوەی ئەوە زەرعە دەرکەوتە ڕووی دەرەوەی دانەکە و ڕووینەوە پاکەکاتەوە بەڵام ئەو خواردانەی کە ئەچێتە بینی دانەکان تەنها بە پەتیدان ئەتوانین دەریبێنی ڕێگەیەکی تر کە هەر لە سەرەتای دەرهاتنی دانە هەمیشەییەکان و بۆ دانە شیریەکانیش ئەکرێت بەکارهێنانی فیشە سیڵانتە کە ئەم ئەنەتۆمی دانە ئەم بەرز و نزمیانەی کە لە دانا هەیە ئەتوانرێت بە لێرێکی بچووک بێوترێ فیشە سیڵان پڕ بکرێتەوە ئەوە نیە دانەکەش بەرز بکاتەوە کەسەکە بێزار بکات بەڵام شتێکی زۆر باشە بۆ خۆپارێزی ئەمە واکە بەکتریایەکی زۆرتر لە دانەکەیە کۆ نەبێتەوە خۆی ئێمە کە ڕۆژانە دەمودانە شۆین ئەنەتۆمیدان بەرز و نزمی هەیە فڵچە ناچێتە هەموو درز و کلێنەکانی سەرەوەی دان کە فڵچەکە نەڕۆشتە ناو ئەم هەموو درز و کلێنانە بەکتریا لە سەریانیشێت کۆ بێتەوە بەرەبەرە دانەکە کلۆرەکات بۆیە باشترە فیشە سیڵان بەکار بهێنێت و اینجا ڕۆتیناتی ڕۆژانە دەمودان شۆرین و بەکارهێنانی پەتیدان و ئەمانە جێبەجێ بکرێت
اینجا ڕێگەیەکی تر دوورکەوتنەوە لە خواردنەوەی شیرینی، خواردنەوە گازیەکان، سۆدا، خواردنە ترشەکان، چونکە ئەم مەوادانە مینای دان زەعیفەکەن لە ناویە بن و دانەکە پڕشەکەکەن کە ژینگەیەکی باش دروستەکە بۆ گەشەی بەکتریا، یان ژینگەی ناودەم زیاتر بەلای ترشە بن pH ناودەمدا ئابەزێنن کە ئەمەش دووبارە ژینگەیەکی زۆر باشە بۆ گەشەی بەکتریا، یان بۆ نمونە کۆمەڵێ خو هەیە هەڵبچڕینی سەریستادی خواردنەوە گازیان کە هەر نابێ بخورێن بەدان. ئەمە درز و شکاوی لە دانا دروستەکە، ڕێڕەوێ دروستەکە کە بەکتریا بە ئاسانی بگاتە دەماری دانەکە. یان بۆ ئەو کەسانەی کە دانەچی ڕێیان هەیە شەوانە لە نائاگایە، یان یاریزانەکان کە زۆر ئەگەری ئەوان هەیە کە زەبربەر دانیان بکەوێت، بەکارهێنانی نایتگارد یان پارێزەری لاستیکیش لە کاتی یاریە یا بۆ کەسانی دانچرانەیە لە کاتی خەوا بەکاربێنرێت زۆر باشە بێت. باشە دکتۆرە، منداڵ لەگەڵ کەسانی پێگەشتودا جیاوازی چۆنە لە کاتی ئەنجامدانی ئەم جۆرە لە چاکسەری؟ منداڵێک کە دانی شیری هەبێت دەتوانن بڕینی ڕێکی ددانی بۆ بکەن، هیچ گرفتێکی بۆ دروست ناکات لە داهاتوودا؟ بەڵێ، زۆر جار پێویستەکە کە مناڵ دەماری دانەکەی ببردرێت لەبەر ئەوەی ئەم دانە شیریانە زۆر جار کاتێکە کلۆرە بن ئازاریانە بێ کاتی ئەوەشی نەهاتووە کە دانەکە بکێشرێت، ئەبێ پارێزگاری لێ بکرێت لە شوێنی خوارد، چونکە ئەگەر پێش کاتی خۆی ئەم دانە شیریانە بکێشرێت دوایی کاریگەری هەیە لەسەر خوار و خێچی دانە هەمیشەییەکانی، بۆیە هەنێک کات پێویست بە دەمار بڕینەکات و طبعاً پرۆسیجەرەکانیان جیاوازن لەگەڵ دەمار بڕینی دانی هەمیشەیە. بۆ نەدانە کاتیەکان تەنها پاکەکرێتەوە، نەسەتین دایکاڵی تێ ئەکرێت و بە جیسی سەریگەرانی ئەو جیسیش مەوادێک نییە کە هەمیشەیی بێت وکە ئەوی کە دانە هەمیشەیەکی پێپڕەکرێتەوە، بەڵام تەکنیکی دانی هەمیشەیی جیاوازە. باشە، ئەمێ بزانم جیاوازی چیە لە نێوان دانێکی زیندوو لەگەڵ دانێکی مردوو، یاخۆ با بڵێن ئەو دانەی کە دەمار یاخۆ ڕێکی بەردراوە، هیچ جیاوازیەکەیە؟ طبعاً ئەو دانەی کە دەماری نەماوە ئەمە هیچ هەستیانە ماوە و دانەکە زەعیفترە، خۆراکی پێناگات و طبعاً ئەو دانەی کە دەماری بڕێ زەعیفترە لە ئەو دانەی کە ئاساییە، بۆیە ئەڵێن باشترە کە کیفی بۆ بکرێت. زۆر چاکە. دکتۆرە، ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم لە دوای ئەوەی کە نەشتەرگەری بڕینی ڕێکی ددان کرا بۆ چارەخوازێک، ئەمێ بزانم لە دوای ئێوە چی ڕێنماییەکی پێ ئەدەن بۆ ئەوەی بتوانێت پارێزگاری لەو ددانە بکە و خۆت دەڵێ بەراورد بە ددانەکانی دیکە لاوازترە؟ هەر ڕۆتیناتی ڕۆژانە دەمودان شۆرین، بەکارهێنانی پەتیدان، ئەمانە زۆر زۆر زەرورن، چونکە وتمانێکە لە هۆکارەکانی ئەوەی کە بەکتری ئەتوانێت بگاتە ناوڕەگیدان ئیتیهابی پووکە، بۆ دوای ئەوەی کە دەماری دانەکەمان بڕی ئەبێ هەموو ئەو کێشانەی کە پێیوەستن بەو هۆکارێک کە دروست بۆ بۆەوەی دەماری دانەکە ئیتیهاب بکات هەموو ئەوانەش هەل بکرێت. بۆ نمونە ئیتیهاباتی پووکەکە بە شۆرین و بە غەرغەرەی ئاوخوێ و یا ئەو غەرغەرانەی کە لە سەیدەلەکانە هەیە ئەتوانرێ بەکار بهێنرێن، بەڵام ئەوەش نەک هەموو ڕۆژێ، ئەو پەڕی هەفتەی دوو جار. زۆر باشە. دکتۆرە، پرسیارێکی ئەکرێویش ئەوەیە بۆچی زیاتر لە شەوانە ئازاری ددان زیاترە؟ هۆکارەکەی چییە؟ ئەوە هۆکارەکەی تەنها هەر ئیتیابی ڕێکی دانەکەیە، وەکو سەرەتا پێم وت یەکێ لە نیشانەکانی کە دەری ئەخات ئەم دانە پێویستی بە دەمار بڕێنە، ئازارێکی زۆر زۆری هەیە بە تایبەتی ئەو کەسە لە خەوخەبەریەوێتەوە، ئەوەی یەکێکە لە نیشانەکان کە پێویستی بە دەمار بڕین هەیە. زۆر باشە. دکتۆرە، ئەگەر بێت و کەسێک ددانی ئەم چارەسەری بۆ کرد، ئەم جۆرە چارەسەری بۆ کرد، هەندێک جارانی هەندێک قسەی جیاواز هەیە ئەکرێت دەوتریانی دوای چەند ساڵێکی کەم ئەم دانە تووشی هەڵوەرین دەبێت، تووشی چەندین گرفتی دیکە دەبێت. با بزانین ماکەکانی ئەنجامدانی ئەم چارەسەریە چی ماکێکی لێ دەکەوێتەوە بەڕاستی ددان دوای ماوەیەکی کەم دەبێتە هۆی هەڵوەرینی ددانەکە؟ وەکو سەرەتا پێم وتی ئەو تەکنیکی کە بەکارە هێنرێت بۆ بڕینی دەماریدانەکە زۆر زۆر گرنگە. بۆ نمونە ئەو دەرچەیە کە دروستیەکەین لە سەریدانەکە بۆ بگەین بە دەماریدانەکە چەند بچووکتر بێ باشترە لەبەرەوەی کاریگەریە لەسەر تەمەنی دانەکە بۆ دواتر و یان لە کاتی تەکنیکەکانە کاتی تەکنیکی بڕینی ڕەگیدان ئەو بربەستە لاستیکە کە بەکارە هێنرێت
دانەکە تەواودا ئەبڕێت لە ژینگەی دەوروبەر کە هیچ میکرۆبێکی تر دوای ئەوە نەچێتەوە ناو ڕگی دانەکە کە پاکمان کردەوە ئەوە زۆر زۆر گرنگە و ئەو ماوادانەی کە بەکارهێنێ کوالێتیان هەتا کوالێتی باشتر بێ تەمەنی دانەکە زیاترە هەتا کوالێتی نزم بێ تەمەنی دانەکە دواتر کەمتر و زووتر ئەوەرێت یا ئەشکێت بەو شێوە. باشە دکتۆرە جیاواز دەم بابەتە بە دەرفەت تێزانم ئەم پرسیارەش ئاراستەی تۆ بکەم بەگشتی دەمێ بزانم هۆکارەکانی لاوازبوونی مینای ددان چییە بۆچی مینای ددان لاواز دەبێت چی مامەڵەکردنێک چ جۆرە خویەک وا دەکات مینای ددان بەراورد بە کەسانی ئاسایی زووتر لاواز ببێت. زۆر خواردنی ترشی کە مینایدان زۆر زائیفەکات و کاتێککە نان ئەخۆین وا باشترە کە سی خولەکان نیو ساعت دوای ئەوە دەمودانمان بشۆین بۆ نە کاتێککە ترشەکان نەخۆین مینایدان زەئیفە بێت و کاتێککە فڵچەکەشی پیانی ئەوەی کە عزیەتی مینایدانەکەی بۆیە باشترە یا پەرداخی ئەو بخۆیتەوە یان بنشتی بێ شەکر بخۆیت و دوای سی خولەک اینجا ئەتوانیت دەمودان بشۆیت و هەنێک کەس هەیە خۆی هەیە کە گازلەنینەکیەگرێت ئەوە زۆر زۆر خراپە و وەکو باسیشم کردانە چی ڕێشەوانە هەیە کلەیان ئەو کەسانی کە کلێن چینیان هەیە ئەمانە هەمویان مینایدان زایفەکەن. باش ئەگەر مینەی دان زایف ببێت لاواز بێت چی ماکێکی دەبێت لەسەر ئازاری ددانەکە لەسەر توانای ددانەکە بۆ بەرگەکردنی بۆ نمونە ئەو خواردنانی کە ئەیخۆین بەگشتی باوا بڵین. خۆیتان لە سێچین پێکاتوە چینی دەرەوە مینای دانا دوای پێگوترێ دێنتینیان ئاچ دوای ئەوە دەماری دانەکەیە کە چینی یەکەم وەکو پارێزەرێک ئیشەکات چکە چینی دوای خۆی کە دێنتینە زۆر زۆر هەستیارە ئەگەر هەر کێشەیەک لە مینای دانا دروست بوو چینی دوای ئەوە کە زۆر زۆر هەستیارە و بە ئاسانیش بکتریای پێ ئەگوازرێتەوە بۆ دەماری دانەکە ینی ئەگەر مینای دان هەر خەلێلێکی تیا دروست بوو و حسابکە کە ئەو بربەستەی پارێزگاری لە دانەکە ئەکات نەماوە. دکتۆرە هەندێک کەس ینی ئێمە ئەو سروشتیە زۆر جا تووشی ئەوە دەبین کە دانمان ئاڵە بێ بە کوردێکی خۆمانەڵین بە ئاوی سارد بەڵێ بێگومان با بڵێن هەستیاری بڕینی ڕێگی ددان هەستاری هین هەستیاری ددان لە ناوە بە یاخود چارەسەرێکا بەگشتی ئەگەر بڵین تەمان لە بروی هەستیان نامێنێت دانەکە کە دەمارەکەی بڕی باشە ئەم چارەسەرێ بەس بۆ یەک ددان نیە ئیچی سەبارەت بە ددانەکانی دیکە. ئەگەر کەساتەکان جیاوازن بۆ منە کەسێکی هەر خۆی ئەڵێ هەموو دانم هەستیارە بە تایبەتی ئەوانەی بەشی خوارەوە کە هەوایان بەرەکەوێ ئاوی ساردیان بەرەکەوێ هەستیارن طبعاً بۆ ئەمەش چارەسەر هەیە. چارەسەرەکانی ئەوە چین؟ چارەسەرەکانی ئەمەم بۆ نمونە شوردنی بۆ ئەکرێ پۆلیشینی بۆ ئەکرێ یان بەکارهێنانی مەوادێ بۆندین کە خاسی سنسیتیڤیتی یان بەکارهێنانی جێڵی تایبەت بە هەستیاری بەکارهێنانی معجونی تایبەت بە هەستیاری ئەمانە ئەتوان و کوچارسەرە بەکار بهێنرێ. زۆر سپاس بۆ دکتۆرە لینا ئومێد سپۆڕی نەشتەرگەریدان سپاس بۆی لەگەڵ ئێمە بووی دکتۆرە سپاس بۆ خۆشەویستان وچانێکم دەبێت و داتر لەگەڵتان بەردەوام دەبم.